چێ هەیە لە کوردستان ناوی مەولەوی نەبیستیوە و بە یەکێک لە لووتکە بەرزەکانی ئەدەب و کولتوری کوردیشی نەزانێت. لە هەر کوێ باسی خەیاڵی ناسک و بیری ورد و مەزموونی قۆڵکرابێت یەکسەر ناو شعری مەولەوی و زانستی ئەو بە خەیاڵدا خوتورەی کردووە، وەگەوەی هەموو مەبەست و مانایەکی بەرز پەیوەست بێت بە کەسایەتی و زانایەتی ئەم کەسە مەزنەوە. بەڵام بەداخەوە وێ ڕای ئەوەی مەولەوی وەک زانا، وەک عارف، وەک بیرمەن، متەکەلیم ئینجا وەک شاعیر و وێژەوان لە هەموو کۆڕ و مەحفەلێکدا مەترەح دەبێ و کەسانی شارەزا بە شەیداییەوە لە خۆی و لە بەرهەمەکانی دەڕوانن، کەچی هێشتا وەکو پێویست وەکو ئەوەی شایانی بەرز ڕاگرتنی ڕەمز و دروشمە مێژوویەکانمانە ئاوری لێ نەدراوەتەوە. نەزانکۆ و کۆلیجیشی بەناوە دامەزراوە و نەمهرەجانی ساڵانە و وەرزی بەناویەوە بەرپا دەکرێت، وەک ئەوەی پێویستە بۆ شاعیران و زانایان و بیرمەندانی نەتەوەیی بە سۆز و ئەوینەوە بەرپا بکرێت. هەورەکەی ڕەحمەت ڕووی سەمای کەرەم سەڵات و سەلام کەیکەم ئێستاکەم بێنێ و برژێ و بیدا و هەمدا بەسەر مەزرعی ڕۆحی خاتەمدا، ئەو نورە هەڵکە پڕ بکە لە حور کوردستان پڕکە لە تۆفانی نور. سڵاو ئازیز و خۆشەویستان، ئەم کاتان باش، خۆشحاڵین بە ئێوەی بەڕێز شادەبینەوە لە بەرنامەیەکی نوێی میحرابی نوردا کە بەرنامەیەکی تایبەتی کەناڵی کێنێنە بە مانگی ڕەمەزان. ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بە ژیانی کەسایەتیی گەورەی کوردستان کە ئەویش مەولەوی شاعیرە، بە هیوای ئەوەی بتوانین گوزەرێکی کورد بکەین بە ناو دیوان و هۆنراوەکەی مەولەوی شاعیردا و کەمێک لە ژیانی بۆ ئێوەی بەڕێز ڕوونکەینەوە، یان ئێوەی بەڕێز بە ژیان و هۆنراوەکانی مەولەوی شاعیر ئاشنا بکەین. بینەرمان. ژیانی مەولەوی. ناوی سەید عەبدوڕەحیمە و نازناوی مەعدومیە و بەناوبانگە بە مەولەوی. کوڕی سەعید تاوەگۆزی و لەنەوەی مەلاوی سفجانی کوڕی مەلا ئەبوبەکری چۆڕیە کە بە مصەنیف مەشهور بۆ و ڕشتەی پشتیان ئەچێتەوە سەر خواناسی ناودار سەید محەممەد زاهدی کوڕی سەید مەحموودی مەدەنی کە بە پیرخدری شاوە ناسراوە و لەنەوەی حەزرەتی حوسەینی کوڕی حەزرەتی عەلی کوڕی ئەبوتالیب و فاتیمەی زەهرایە خوان لێ ڕازی بێ. مەولەوی لە ساڵی 1221 هیجری و لە بەرامبەر بە ساڵی 1906 زانی لە دەی سەرشاتەی ناوچەی تاوەگۆزی کە ئەکەوێتە بەری باشووری ڕووباری سیروان لەدایک بووە. هێشتا منداڵ بۆ ماڵی باوکی ناوچەی تاوەگۆزیان بەجێهێشتۆ و لە دەی بێژاوە جێگیر بوون. لەوێ لای باوشی قورئانی پیرۆز و کتێبە وردەکانی خوێندۆ و فێری نووسین بووە. پاشان بەپێی دابوونەریتی فەقەی وڵاتی کوردستان ڕۆشتۆتە بۆ هەڵەبجە و لەوێ دەستی کردووە بە خوێندن. هەروەها لە مەدرسەکانی دەوروپشتی هەڵەبجە وەک خەرپانی و خورماڵ و بیارە و تەوێڵەش خوێندوێتی و پاشەوە چۆ بۆ پاو و ماوەیەکیش لەوێ خوێندوێتی. پاش ئەوە ڕۆیشتۆ بۆ چۆڕ لە مەریوان کە مەڵبەندی کۆنی خۆیان بۆ و پاش ماوەیەکیش خوێندن لەوێ چۆ بۆ شاری سنە. لەوێ لە مزگەوتی وەزیر دامەزراوە. ئەو سەردەمە سەردەمی ئەمانوڵڵاخانی گەورە بووە کە یەکێک بووە لە پیاوە بەناوبانگەکانی ئەردەڵان و مزگەوتی دارولئیحسان ئەو دروستی کردووە. پاش ماوەیەکی تریش لە سنەوە ڕۆیشتۆ بۆ بانە و لەوێشەوە پاشتر هاتوتەوە بۆ سلێمانی و لە سەردەمی ژیانی شێخ مەعروفی نۆدەدا بە فەقێتی لە مزگەوتی گەورە دامەزراوە. پاش ماوەیەک مانەوە لە سولەیمانی لەوێشەوە چۆتەوە بۆ هەڵەبجە و لە مەدرسەی شێخ عەبدوڵڵای خەرپانی لە مزگەوتی جامیعە دامەزرا و لای مەلا سادقی تەوێڵەیی خوێندوێتی. ئەم مەلا سادقەش یەکێ بووە لە مستەعیدەکانی شێخ عەبدوڵڵا خۆی. لەو سەردەمەدا باوکی مەولەوی کۆچی دوایی کردووە و مەولەوی ماوەیەک پەچی خوێندنی کەوتۆ و خەریکی بەخێوکردنی براو خوشکەکانی بووە. پاشان دەستی کردوێتەوە بە خوێندن و چۆ بۆ قەڵای جوانڕۆ بۆ لای مەلا محەممەدی قازی و ماوەیەک لەوێش خوێندوێتی. بۆ جاری دووەم چۆتەوە سنە و لە مزگەوتی دارولئیحسان دامەزراوە. لەم چەرخەدا شێخ محەممەدی سەعیدی باوکی شێخ عەبدولقادری مهاجیر مدەڕیسی دارولئیحسان بووە. مەولەوی ئەم جارە زیاتر لە جاری پێشوو لە سنەماوەتەوە و پاشان دیسانەوە هاتۆتەوە بۆ سولەیمانی و لە خزمەتی مەلا عەبدوڕەحمانی نۆدێشدا کە مدەڕیسی مەدرسەی مەڵکەندی بۆ خوێندوێتی و لای ئەو تەواوی کردووە. ئیجازەی مەلایەتیشی لای ئەو وەرگرتووە.
مەولەوی لە دیرگای براتانە تەنها شاعیرێک، تەنها ئەدیبێک و تەنها غەزەلخوانێکی کورد نییە، بەڵکو زانا، عارف و فەلسەفەزان و شارەزا لە ئاراستە فکریەکانی مێژووی جیهانی ئیسلام، مەزهەبە جیاوازەکان، خاوەنی بەرهەمی بایەغدار بە تایبەتی لە بوارەکانی علمی کەلام، هەروەها بیرتیش و خاوەنی پەیوەندیەکی کۆمەڵایەتی بەربڵاو لەگەڵ کەسایەتی علمی و کۆمەڵایەتی و عرفانەکانی هەر چوار پارچەی کوردستان. کەسایەتی مەولەوی بای ئەوەیە کە ئەمڕۆ کۆنگرەی گەورەی لەسەر بگیرێ لە ئاستی زانکۆکانی جیهانی ئیسلام، قسە لەسەر لایەنی معنەوی و لایەنی عرفانی و لایەنی زانستی ئەم زانایە بکرێ. من خۆم شەرەفمەندم بەوەی کە لە قۆناغی ماستەر بە قوتابیانی دیراساتی ئیسلامی 2 ساڵ بەشێ لە کتێبەکەی ئەلفەزیلەی مەولەویمان بە دەرزووتۆتەوە. مەولەوی یان بەواتایەکتر مەولای شاعرانی کورد، یەکێکە لە شاعرە گەورەکان لە لووتکە بەرزەکانی شوعەرای کورد بە لەهجەی گۆرانی. ئەگەر وترابێت سێ کوچکەی بابان بریتیە لە نالی و سالم و کوردی، ئەوە سێ کوچکەی گۆران بە لەهجەی گۆرانی سێ شاعری گەورەمان هەن: مەولەوی، بێسارانی، خانای قوبادی. ئەمانش سێ کوچکەی شیعری کوردین بە زاراوەی گۆرانی. مەولەوی لە تاوگۆزی، لە ناوچەی تاوگۆزی لەو بەری سیروان لە دەی سەرشاتە لەدایک بووە لە ساڵی 1906. لە ساڵی 1902 چاوەگەشەکانی لێکناوە و دنیای بەجێهێشتووە، بەڵام دوای خۆی بە کۆمەڵێ بەرهەمی گەورەوە ئەو بەرهەمانە هەتا ئێستا جێگەی لێکۆڵینەوە و قسە لەسەرکردنن. مینۆرسکی کە یەکێکە لە خۆرەڵات ناسە ڕووسەکان لە هەزارەی ئەبولقاسمی فیردەوسیە وتارێکی خوێنێتەوە و ڕای وایە 2 شاعر لە خۆرهەڵاتە پلەی یەکەم و دووەمیان گرتووە. یەکەمیان فیردەوسیە، دووەمیان عەبدوڕەحیمی مەولەویە. سەیتایری هاشمی ئەڵێ مەولەوی یەکێکە لە شاعرە ناودارەکانی خۆرهەڵات و لە ڕیزی جامی و مەولانا و ئەوانەیە، و بۆیە ناونراوە مەولەوی چونکە فارسەکان مەولانا جەلالەدینی ڕۆمیان هەیە بە ناوی مەولەویەوە، ئەبێ میلەتی کوردیش مەولەویەکی خۆی هەبێ کە عەبدوڕەحیمی مەولەویە، کە ئەمەش جێگەی شانازیە کاتێک کە بەراورد دەکرێت لەگەڵ جەلالەدینی ڕۆمی فارسیە. و ئەمین نەخشبەندی شتێکی جوانەڵێ بۆ مەولەوی ناسین مەولەویەکی کەمان پێویستە. بەڕاستی مەولەوی دەریایەکی زۆر زۆر گەورەیە، مەلەوانێکی دەوێت کە سەرپێی بە ناو دەریادا نەڕات، بەڵکو بچێتە بن دەریایەکەوە و مرواری و گەوهەری جوانی تا دەربێنێ. مەولەوی لەو شوێنی کە خۆتان لەوە چێ بە چاو بینیت بێتان لە بەرنامێکدا، ئەو شوێنە کڕێنە، ئەو شوێنە ڕق و تەقەی، ئەو شوێنەی کە دوورە لە ئاوەدانی دوور لە شارستانیەت، لە شوێنێکی ئاوادە و لەو سەردەمانەدا کە هیچ وەسائلێکی ژیاری و شارستانی نەبووە، مەولەوی هاتووە ئەو دەڤەرەی پڕکردووە لە بۆنی عنبەر، لە بۆنی گوڵ، لە بۆنی شیعر، کانیەک بۆ کە هەمیشە ئاوی شیعری لێ هەڵقوڵاوە. مەولەوی پێم وایە هەمیشە شێخی خانەقای شیعرە. ئەو دەمەی کە مەولەوی منداڵە بێ و پێدەگات و دەچنە گوندی بێژاوە، باوکی دەچێتە ئێوە، مەولەوی دەست دەکات بە خوێندن، هەر لەوێ قورئانی پیرۆستەواو دەکات و دواتر وردە کتێبەکانی وەکو نەحو سەرف و هەندێک کتێبی کە خوێنێ، دواتر وەکو عادەتی هەموو فەقێیەکی کوردستان کە بە دوای خوێندن نایوەڵە، مەولەوی بەرەو هەڵەبجە و بەورە تۆیەڵە و بەرەو بیارە و اینجا ئەچێتە پاوە و ئەچێتە سنە و هەرجا دەگەڕێتەوە سلێمانی و دوایەوە هەمتر جارێکیکە دەگەڕێتەوە سنە و هەمتری دێتەوە هەڵەبجە و ئاوە بەو شێوێت تا دوای لای شێخ عەبدوڕەحمانی نووچەی ئیجازەی مەلایەتی وەرەگرێ. بەڕاستی ئەم پیاوە ژیانی پڕە لە دەردی سەری، لە نەڕەحەتی، ئەگەر لە شیعرەکانی ئەی خوێنیتەوە، بەڵام ئەم پیاوە هەم دنیاشی گرتووە، هەم دنیا، هەم دینیشی گرتووە.
بەشێک لەبارەی ژیانی کۆمەڵاتی مەولەویەوە لەگەڵ ئەوەشدا کە مەولەوی لەبارەی ئابووریەوە هەرگیز ژیانێکی خۆشی ڕانەبواردووە هەرگیز ئامادە نەبوو لە پێناو ژیانیدا دەست لە عیزەتی نەفسی خۆی هەڵگرێ لە نامەیەکی مەولەویدا کە دەستگیر بووە و هەروەها لەو دەنگ و باسانەی کە دەم بەدەم ئەجێڕنەوە دەرئەکەوێت کە زۆر جاریش فەرمانڕەوایی ناوخۆی ناوچەکە بەو جۆرەی کە شایانی کەسێکی وەک مەولەوی بێ لەگەڵی نەجوڵاونەتەوە قەدریان نەزانیوە کەچی فەرمانڕەوانی قاجاری ئەردەڵانی گەلە جار بانگیان کردوتە لای خۆیان و دێهات و مڵکیان داوەتێ بەڵام ئەو قوبوڵی نەکردووە هەرگیز نەویستوە خزم و کەسوکارەکانی ناوچەی کرێنی تاوەگۆزی بەجێبێڵە و بە مڵکی دنیای نەگۆڕیوەتەوە بۆ نمونە فەرهاد میرزای مامی ناسڕدینی شا داوای لێکردۆ بڕوا بۆ ئێران و هەر مڵکێ دڵی ئەیگرێ هەڵی بژێرە بۆ خۆی غوڵام شاخانی ئەردەڵانیش داوای لێکردۆ بچێ بۆ ناوچەی سنە و دەی زەلان وەربگرێ بۆ خۆی بەڵام مەولەوی هەر ئەوەی پێباش بۆ و هەرچۆن بووە لەسەر شاتە کرێنەکەی خۆی بمێنێتەوە مەولەوی تا ساڵی 1293 هیجری واتە 10 ساڵ پاش کۆچی دوای شێخ سیراجەدین بێ دەرد و مەینەت ڕای بواردووە بەڵام لەو ساڵەوە ئیتر کەوتۆتە بەرتیری گردون و مردنی ئەنبەر خاتوونی ژنی و پاش ئەوە کوێربوونی خۆی و ئەنجا سووتانی ماڵەکەی کە کتێبخانەکەشی تیاسوتاوە هەموو زاناکانمان بەو شێوە نەناسراون لە ناو خۆمانە و بایەخی پێویستیان پێ نەدراوە مافیان نەدراوە ئەوەی کە ئەیان ناسێ لە چوارچێوەی مزگەوتەکان و حوجرەکان ئەوانیش لای مەلاپایە بەرزەکان حەقی خۆیان دراوەتێ ئەزانن مەولەوی چ پێگەیەکی هەیە و بەرهەمەکانی چ نرخ و بایەخێکیان هەیە زیاتر لە وڵاتی ئێمە مەولەوی وەکو شاعیرێک ناسراوە کە هەندێک شیعری غینایی هەیە کە شعرەکانی کراون بە گۆرانی و ئەوترێن و دووبارە ئەکرێنەوە بەڵام بەشێکی زۆر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەمە سیاسەتێکی تربەویمان نییە لە هەرێمی کوردستانە بۆ دۆزینەوەی ئەو گەنجینە ئەدەبیانەی کە لە ڕابردووە هەمان بووە یاخود بایەخ پێدانی زیاتر ئیکتیفا ئەکرێ بە هەندێک معلوماتی عام لەسەر هەر شاعیرێک لەسەر هەر زانایەک ئەمە کاری ئەکادیمیاکانە کاری مامۆستاکانی زانکۆیە کاری پەروەردەکانە کە بین زیاتر پرۆگرامەکانی خوێندن دەوڵەمەند بکەین زووسانن وەی گێج وەگەر دنیاوان جێجای لولی گێج کڵێڵەی کاوان چ شیرین زەرگەر تۆف هەوای سارد گۆشوارە نەگۆش نەونەمامان کرد پەینی گای باڵای مەحبوب بێگرد یەخ ئای نەگرت تەم چارشێ و ئاورد سێکە چەند جوانە ئەڵێ کە بەفرەکە باریوە ئەو بەفرەکە ئەلکێ بە ئەچێتە سەر گەڵای درەختەکان ئەڵێ وەکو چی وایە وەکو گوارەی گوێچکەی خۆشەویستەکەم وایە ئەڵێ ئەو بەفرە کە بەستێتی بۆ بە ئاوێنەیەک بۆ خۆشەویستەکەم بۆی سەیریکە و ئەو تەمەش کە بەس دەبێتەوە وەکو سەرپۆشێک وایە کە خۆشەویستەکەم یایەتی بەسەر دەموچاوە چێکە چۆن مامەڵەی لەگەڵ بەفرا کردووە چۆن مامەڵەی لەگەڵ تەما کردووە چۆن بەستێتەوە بە ئینسانەوە گرنگەکە لەوایە سروشتەکە بە تەنیا نادوێنێ مەولەوی گەمە لەگەڵ سروشتە ناکە سروشت و مرۆڤ بەیەکەوە بە شێوەیەک یعنی کارلێک پێەکە کە سروشت بەشێک بێ لە مرۆڤ و مرۆڤ بەشێ بێ لە سروشت بۆ توانەوەیەک لە نێوانیان هەیە کە مرۆڤ بێ سروشت دیارە نایکرێ ئیسرا و میعراج بەڕاستی هاتوون وەکو مامۆسایانی ئاینی زانایان ئەو کەسانی کە لە بوارانە ئیشەکەن هاتوون بە چەند کتێب باسییان کرد و هێشتا باسی تاوا نەبوو چونکە میعراج زۆر هەڵدەگرێت و زۆریشی ئەبێ ئاوەکەی هەویرەکەی زۆر ئاوی دەکێشێ بەڵام مەولەوی هاتووە ئەگەر ئەمە لە کامیرەکەەوە پیشان بدرێ ئاوام لێ کردو هە بە هەر ڕەنگی وەڵامەکەی خۆی بەڕاستی شتێکی کردووە کە نایاب و ئەنتیکەیەکە کەم دەسەکەوێت ڕێی چەند هەزار ساڵ تەی چەند حیجابات زەعتی حەق کەلام سوئال جەوابات چوو بوو دیبیستی کریا دریاوە هاتەوە حەڵقە هەردە لەریاوە مەولەوی دەڵێ ئەم پێڕۆیشتنەی پیاغەمبەر ئەم شەو ڕەوێت ڕێی چەند هەزاران ساڵ بوو لە دێڕی سێماوە ڕوونیە کاتەوە ئەڵێ چوو تەی چەند حیجابات یعنی چەند ئاسمان بوو هەر لە نییە دوێڕی سێماڵێ تەی چەند حیجابات بوو
ذاتی حەق یعنی خوددا دی بینی، کەلام یعنی گفتوگۆ بیستی، سوئال یعنی پرسیار کریا، جوابات لەلایەن خودداوە یعنی دریاوە، بەڵام هاتەوە حەڵقە هەردە لەریاوە کە باسەکەن لە فەرمودەکاتە کە پیاغەمبەر ئەو شەوەی ڕێ کردو ئەو هەموو شتێ پێچووە لەو کاتێشەکەیەوە هەڵقە دارێتەوە. مەولەوی هاتووە لەم چوارینەیە تەواوی کردووە کە ئەگەر بەم شێوەیەش بڵێن ڕێی چەند هەزار ساڵ چوو تەی چەند حیجابات بوو، کەلام بیستی، سوئال کریا، جوابات دریاوە، شەشتی هێناوە بە 6 وشەی کورد لە نیوەدیڕی سێما وەڵامی داوەتەوە کە ئەمە گەڕێتەوە بۆ دانسقەی مەولەوی و زیرەکی مەولەوی لەو بوارەدا. خێزان و مناڵی مەولەوی تاقەژنەی شێناوە ئەو ژنەش ئەنبەر خاتوونی خوشی ئەکرەم ناوی ئەفغانی بووە کە یەکێ بووە لە چەند ئەفغانی لە وڵاتی خۆیانەوە کۆچیان کردو بۆ کوردستانی بابان و لە پەنای پاشای بابانە خۆیان گرتوێتەوە. لە ناو ئەمانەدا ئەکرەم زۆر دیار و سربەدەر بووە. مەولەوی عمرێکی باش و خۆش و پڕخۆشەویستی لەگەڵ ئەنبەر خاتوون بەسەر بردووە. ئەمەش بەوەدا دەرەکەوێ کە بە مردنی ئەنبەر خاتوون دنیا لە پێشچاوی مەولەویدا تاریک بۆ و گەلێ پارچە شعری ناسکی پڕسۆزی لە لاواندنەوە وتووە کە بەرزترین نمونەی شعری خۆشەویستی و لاواندنەوەن لە ئەدەبی کوردیدا. مەولەوی بۆم ئەنبەر خاتوونە ئەڵێ چی ئەڵێ شورای عاشورا دیسان بەزمش بەست محەڕەم ئاما مەحرەم شینە دەست. مەولەوی سڵ ناکاتەوە یەت ئەمە ئەچوێنێ بە مانگی عاشورا کە سەری حەزرەتی حوسێنی تێ ئەپەڕێ لەوێ چۆن لە دەشتی کەربالادا بێ بەشین و ڕۆ هاوار ئەو هاتووە کە ئەمەی چواندووە مردنی ئەنبەر خاتوونی خێزانی وەکو چۆن حوسێن لە دەستچووە لە ناو موسڵمانانە ئەمیش ئەوی لە دەستچووە ئەیکا بەشین و هاوار و ڕۆ. ئەم پیاوەیەت لە شاکاری زۆری هەیە بۆ مەولەوی، بەڵام لە شعرێکە ئەڵێ چی دووری دیارن چەند ساحب نێشن، تۆی دەروون و خار نێشی و تەرێشن، هەرچی بووینون شێوەی تۆ پێشن، دڵوەهەتیتەی حەسرەتا کێشن. ئالێرا زۆر گرنگاڵێ هەر ماهێنە و بۆ حاڵم پەشێوەن چون هیلال شێوەی ئەبرۆی تۆی پێوەن. باسی ئەوەکە کە تۆ لە من ڕۆشتی دووری تو وای لە من کردووە ئێستا حەسرەتەکانم چۆن خوری بۆ شاڵەکرێ ئەکێشە بە تەختەدا پیاڵێن هەتیتە ئاوا کێشرام بەوەی ژیانە بەتاڵی ژیانە و هاتووم کە ئیتر خەریکە تیاچم ئەڵێ کە مانگێک ئەبینم هیلال نوێ ئەبێتەوە ئیتر من لێرەوە گیارم دەرەچێ من ئەکەمە فیراقەوە ئەکەمە نەکبەتیەوە بۆ چونکە هیلال شێوەی برۆکانی توێتیایە. خێزانەکەی لە ئەو کۆمەڵە کەسە بوون کە بە سەرۆکایەتی ئازادخان کێشەیەک هەبووە لە ئێمارەتی ئەردەڵانەوە لەوێ ئازادخان هاتۆ بۆ ئەوێ لە ناوچەی گوڵعنبەر کە خورماڵی ئێستەیە لەوێ نیشتەجێ بوون. ئیتر داوای ئەنبەر خاتوون وە گوتم بۆ عەبدوڵڵا پاشای بابان کراوە، دوایی عەبدوڵڵا پاشان پێشکەشی بە مەولەوی کردووە. ئەم ئەنبەر خاتوونە تەبعاً دایکی کۆمەڵێک کوڕی مەولەویە و ئەمە مەشهورە ئەوانەی کە بە تەمەنەکانی تاوگۆزین ئەجێرنەوە ئەڵێن ئیتر نمونەی جوانی بووە و نمونەی وەفا بووە و نمونەی سازان بووە لەگەڵ مەولەویە. لەبەرەوە کە وەفاتی کردووە ئەنبەر خاتوون ئیتر مەولەوی کۆمەڵی قەسیدەی وەکوتووە 14 قەسیدە هەندێکی پەرتپەرت بۆ ئەمانە. حەزەکەم ئەوە بڵێم کە ژیانی مەولەوی ژیانێ بووە پڕ بۆ لە ئەشکەنجە. یەکێک لەوانە ئەنبەر خاتوون لە دنیا دەرچووە ئەو کۆمەڵە شیعری بۆوتووە. یەکێک لەوانە لە دواکاتەکانی تەمەنیا چاوی کوێر بووە. تقریبان چەند دێرە شعری هەیە کە ئەلاوێنێتەوە بۆ چاوی. یەکێک لەوانە مەکتەبەکەی سوتاوە. بەشێکی زۆر بچووکە، بەشێکی زۆر سەراتایی و بەراییە و پێویستیشە، ناڵێن پێویست نییە. ئەبێ ئێمە ئەم ناوانە بە زیندوی لە ویجدانی خەڵکا بێڵینەوە، بە تایبەتی بە زیندوی لە ویجدانی نەوەی نوێ قوتابیان، خوێندکاران، نووسەران و ڕۆژنامە نووسان بیهێڵینەوە. بەڵام ئەمە هەنگاوی یەکەمە. لەوە گرنگترەوەی ئێمە بەرهەمەکانیان زیندووکەینەوە، تەرجەمەیکەین بۆ زمانەکانی تر و ناوەندی زانستی و ئەکادیمیان بەناوەوە ناو بنین و دیراسە و لێکۆڵینەوە بکرێت لەسەر شیعرەکانیان لەسەر بەرهەمەکانیان و بەمەوە نەوەستین کۆنگری جیهانی ببەستین بۆ گەیاندنی پەیامی ئەمان بۆ دەرەوەی خۆمان، بۆ دەرەوەی کوردستان.
پێش زیاتر لە 130 ساڵ مەولەوی لەم ناوچەیە کۆچی دوایی دەکات، لەم شوێنەدا بە خاک دەسپێرێت. خۆشی زیاتر لە 76 ساڵ ژیاوە. تا ئێستاش هۆنراوەکانی مەولەوی تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە لای ئەو کەسانەی کە خولیای هۆنراون. کە هاتینە سەر مەزاری مەولەوی پێمان وابوو بە ڕێگایەکی زۆر خۆش و زۆر باشدا دەگەینە ئەم شوێنە، بەڵام تەنانەت لەبەر خاتری مەولەویش ئەو ڕێگایە چاک نەکراوە. ڕێگایەکی تابڵی کارە سادبار، ڕێگایەکی تابڵی ناخۆش. ئەگەرچی ئەم ناوچەی تاوەگۆزیە و چەندین گوند لەم ناوچەدا ئێستا ئاوەدانە و خەڵک ژیان تێیدا دەباتە سەر، نە ڕێگایان هەیە و نە خزمەتگوزاریەکانی دیکە. لەسەر مەزاری شاعری گەورەی کورد مەولەوی کۆتایمان بەم بەرنامەیەشەنا. تا بەرنامێشکە شاد و سەرفراز بنەوە خواتان لەگەڵ.